دیارە من باپیرم مامۆسای مزگەوت بووە بە بنەماڵە ینی لە بنەماڵێکی مەلازادێن کە حوجرە و لە حوجرە و لەوانە خوێندویانە پێشەوەی کە بچمە قۆناغی سەرەتایی من لە حوجرە خوێندومەوە لەو کاتە ئاشنابووین بە وردە کتێبانەی کە لە حوجرەکانە ئەخوێنران وەلەوەوە خولیای ئەوەمان بۆ دروست بوو کە بە دوای کتێبی ترا بگەڕێن ئەلبەت ئەمە لە ناوەڕاستی لە دوای ناوەڕاستی هەشتاوە کە ئەو کاتە سەرچاوی کوردی زۆر کەم بوو کتێب کەم بوو دەسا و دەستپێکردنی زۆر کەم بوو کۆمەڵە کتێبی سنوورداری دیاریکرا و بەردەست بوون بە تایبەت لە دەرەوەی شارەکانایانی و لەو کاتەوە حەزمان بۆ خوێندنەوەی کتێب زیادی کرد و گەڕان بە دوای کتێبەوە ئەو سەرچاوانەشی کە هەبوون زیاتر سەرچاوی ئاینی بوون و سەرچاوی مێژووی بوون هەندێ وردە کتێبە ئەوەی کە زۆر لە بیرم ما بێ ئێستا نووسەرێکە بوو ناوی سابرگردە عازەبانی هەندێ وردە نامیلکەی هەبوو دانراوەکانی مامۆستا محەممەد شەڵماشی هەبوون دانراوەکانی مامۆستا مەلابکەریمی مدەڕێز هەبوون و هەر لەو سەروبەندا لە دوایی یا کتێبێک پیا بوو کە ناوی ژیانی پێغەمبەری مەسنە و یەکێکە لەو کتێبانی کە زۆر کاریگەری هەبوو هەم لە ڕووی زمانی داڕشتنەوە هەم لە ڕووی ناوەڕۆکەوە هەم لە ڕووی گێڕانەوەەوە کە ئەمە زیاتر هانی داین کە چینە ناو کتێب خوێندنەوە و کتێبی کوردی و سەرچاوی کوردی و ئەوان ئینسان لە تەمەنی خوێندنایە لە تەمەنی خوێندنەوە بە زۆر کتێب ئاشنا بێ بەڵام کۆمەڵێکیان لە زاکیرای ئەمێننەوە چ مێژووی بێت چ ئاینی بێت چ کتێبی ئەدەبی بێ لە شێوەیە ڕۆمان ئەلبەت بەپێی مەرحەلەکانی عومەر ئینسان هەر فترەیەک و هۆگری جۆرە لە کتێبە بێ ئێمە لە حوجرەکان کە بە کتێب ئاینیەکان ئاشنا بووین ڕەنگە زیادە ڕەوی نییە ئەگەر بڵم کاریگەرترینیان و بە پێسترینیان بریتە لە کتێبی ژیانی پێغەمبەری مەزن کە دانراوی مامۆستا عەبدولعەزیز پاڕەسانیە لەو کتێبە زمانێکی داڕشتنی زۆر بە پێزی کوردی ئسلوبێکی درامی لە گێڕانەوە چیرۆک ئامێز ئێستاش تۆ ئەگەر بچۆ سەرچاوەکانی سیرە بخوێنیتەوە زۆر ڕیوایەتی متەناقض و بچڕان و گێڕانەوەی جۆرا و جۆر هەیە بەڵام لەو کتێبە خۆی دەرباس کردووە لەو بچڕێ لەو تاسانێکە لە ناو گێڕانەوەکانە هەیە چیرۆکێکی دروست کردووە لە بیدایەتەوە تا کۆتایی لەگەڵ کۆمەڵە ناونیشانی زۆر و دابەشکردنە ئەو تەکنیکەی کە ئێستا لە کتێبا بەکاردێ حتا لە میدیایش بەکاردێ کە تۆ شت پارچە پارچەکەیت و ناونیشانی زۆری بیتێ و تەشویقیکەی بۆەوەی کە خوێنەر لەگەڵیا بەردەوام بێ ئەو کاتە بەڕەحمەت بێ مامۆستا عەبدولعەزیز پاڕەزانی کرده بووی و کتێبێکی قەبارە گەورە کوردیەکی ڕەوان و بابەتێکی سەرنجڕاکێش کە بریتە لە ڕووداوەکانی سەرەتای سەرهەڵدانی ئیسلام هەتا کۆچی دوای پێغەمبەر درودی خوای لێبێ و ئەمە دەستپێک و دەواازەیەک بوو بە ئاشنابوون بە کۆمەڵە شتی تر ینی نەک تەنها گێڕانەوەی چیرۆک و سیرە بەڵکو شەرعزانی تەفسیری ئاەتەکان زانینی ڕووداوەکان ڕووداوە مێشوویەکان هۆکاری دابەزینی ئەسباب نزولی ئاەتەکانی قورئان ئاشنابوون بە کۆمەڵێک فەرموودە بە کۆمەڵێک هەڵوێستی تاریخی بە کۆمەڵێک بەسەرهات و ژیان نامەی عەرەب لە پێش ئیسلام و ڕووداوەکانی نیمچە دوورگەی عەرەبی لە دوای هاتنی ئیسلامە لە هەموو ئەمانە لەو کتێبا پێی ئاشنا بووی پێم وایە بێتا ئێستاش هەموو ئەو سەرچاوانەی کە هەنیانی دەربارەی سیرە ڕەنگە هەمە ئەو تامەی ئەو کتێبی مامۆستا عەبدولعەزیز پاڕەزانیان نەبێەوە کتێبی تر زۆرن کە لە قۆناغەکانی دواترە کاریگەریان هەبووە بەڵام دیارە ئێمە باس لە قۆناغیەکەین کە لە قۆناغی مناڵیان نەخش لەسەر بیر و بۆچوون ئینسان بەجێهێڵە لە دوایە کۆمەڵە کتێبی تری بە گرنگ مەسەن لەوانەی کە من ڕێگەم لێ کەوتووە یەکێک لەو کتێبانی کە تا ئێستاش هەر زۆر لە بیرم ماوەتەوە کتێبێکی جۆنەسان ڕاندڵە بە ناوی ئومە فی شیقاق ینی باسی گەلی کورد هەڕووداوەکانی کوردستانەکە لە شۆڕشی ئەیلولەوە بەرەو دووە هەتا ساڵی 90 ئەویش کە لە تەکنیکی گێڕانەوە وەکو ئەوەی کە ڕۆژنامەوانێکی بیانیە و لەگەڵ ڕووداوەکانی هەرێمی کوردستانە ژیا و بە شێوەیەکی چڕەوە بە شێوەیەکی بێلایەنانە ینی کەسێکە بەشێک نییە لە ئەو سیراعاتانی لە کوردستانە هەبوون و تەرجەمە کرابوو بۆ عەرەبی لەو کتێبە زۆر شت ئاشنا ئەبووی دەربارەی دیویناوەی ڕووداوەکانی کوردستانی عێراقی کە لەو کتێبانی کە هەمیشەیانی لە یاد مامێنێتەوە کە دەربارەی بارودۆخی سیاسی یا دەربارەی مێژووی کورد بگەڕێیتەوە بۆی کتێبەکەی جۆناسان ڕاندڵ ئامادەی هەیە چەند لەم دوایە زۆر پەرەی پێداوە و ئەتڵەسی دەرکردووە و ڕوونکردنەوەی زیاتی دەرکردەوە بەڵام ئەو کتێبەی ئەو کاتە
شتێکی بە سەرنجڕاکێش و بەڵگەنامەیەکی مێژووی زۆر گرنگ کە خوێنیتەوە بەردەوام هەستەکەی کە خۆت چەندێکەم و کۆڕیت هەیە بە تایبەت کە ئێمە کێشێکی زۆر بنەڕەتی و گەورەمانەی کێشەی نەبوونی زمانی ستانداردی کوردیە و تۆ بەردەوام ئەبینی کتێبەکان ڕەنووسی کوردی و ڕێزمانی کوردی لە پەرەسەندنایەوە لە گۆڕانکاریایە و هەمیشە شتانی کە نووسی و تا کتێبێکی تازەیان نوێ دەرەچێ خوێنیتەوە هەستەکەی کە تۆ کەم و کۆڕیتەوە پێڕانەگەشتی بە هەندێشت زۆر کتێب هەن لەوانەیە کە کاریگەریان هەیە لە شێوازی داڕشتن لە شێوازی گێڕانەوە بەڵام کتێبێکە من زۆر ئەلبەت من زیاتر لە لێکوڵێنەوەی مێژوویە کارەکەم کتێبێکی عەلی بەیومیە نووسەرێکی مەسریە دەربارەی فترەی سەلاحەدینی ئەیوبی بەڕاستی شێوازی گێڕانەوە و داڕشتنەکەی زۆر کاریگەر و سەرنجڕاکێشە و من یەکێکە لەو کتێبانەی کە تەمەنامە کرد ینی خۆم بمتوانێت بەو جۆرە بمنووسایەوە هەموو جارە ینی ئەوە کتێبێک نییە بۆ ئەوەی خوێن بێتمەوە ئەمە فترە ئەیوبیەکان ڕەنگە 30-40 سەرچاوە دەربارەی هەبێ 20 هەڕی ساڵی ماستەر دەربارەی وەکو معلومات نا بەڵام وەکو شێوازی گێڕانەوەی ئەوەی کە لە عەرەبیە پێوتێ ئوسلوبی سەهلی ممتەنیع ینی کە تۆ بەردەوامە بی لەگەڵ ڕووداوەکانە ئەژیت و ئاڵۆزیتیان نییە و ئەو شتانی کە خوێنەر تووشی مەلە لە کاتیایی نییە لە هەمان کاتا کۆمەڵێ ڕیوایە ئەنی گێڕانەوەی پەسەندکراوی باون ئەمەیەکێکە لەو کتێبانەی تەمەناکەم هەر کەس کە ئەوێ بزانێ تەکنیکی گێڕانەوەی مێژووی بە شێوێکی سەرنجڕاکێش جوانە بگەڕێتەوە سەر ئەو کتێبەی عەلی بەیومی بە PDFیش بەردەستە کتێبێکی زۆر سەرنجڕاکێشە زۆر کتێبی تر هەبوون لەو مەجالەکە ستایلیان گۆڕیم بیرمە یەکێک لەو کتێبانی کە سەرەتا دەستمان بەکاری میدیایەکی کتێبێکی مەگدی سەپانە دەربارەی ڕۆژنامەوانی کە بە زمانێکی کوردی زۆر ئەوە پارا و داڕێژراوە هەر خۆی جگە لە ڕێنمایەکانی نووسین و چۆنێتی کوردکردنەوە بەکارێنانی کۆتیشن و تەکنیکی گێڕانەوە خۆی لە بیدایەتی 2000ەکان ئەو کتێبە کەوتە کتێبخانەی کوردیەوە خۆی لە گێڕانەوەکەیە کتێبێکی کوردی زمانێکی کوردی پەتیە و چڕە و خاڵبەندیەکەی ڕێکوپێکە ئەمە وای کرد کە تۆ جگە لەوەی کۆمەڵە زانیاری لێوەرەگری هاندەریش بۆ ئەوەی کە چۆن بتانی شێوازەکەی ئەو کۆپی بکەیتەوە لە چڕی لە نووسین لە ڕەوانبێژی لە کوردێکی پارە بێگومان لەناو کتێبە مێژوویەکان زۆر مەواقیف و زۆر هەڵوێست هەیە کە ئینسان تووشی حەپەسان و تووشی ئەوواکە بیرانی زۆرن لەو جۆرە کتێبانە کتێبێک هەیە کە من بە مناڵی خوێندومەتەوە کتێبێکی ئاڵۆزیش بووە ئێستا دقیقا ناونیشانەکەیم بیر نەماوە بەڵام دەربارەی ڕۆحە لە دانراوی مەحموود ئالوسیە ئەوەی کە مفەسیرەکە باسی ڕۆحەکەوە باسی ژیانی پاش مردنەکەوە با ژیانی بیانی ڕۆح چییە و ڕۆحکێشان چییە و عالەمی ڕۆح چییە ئەمانە کتێبێکە زۆر جار کە خوێندومەتەوە یا مەسەن لەسەری وەساوم ئێستش ینی بیرمە ئەو کتێبێکی ئەو کاتە دەستم کەوت بەرگی نەبوو ینی بەرگەکەی لێ بوو بۆ لە دوای بەرگەکەەوە دەستی پێکرد ئەڵبەت دەمە لە ناوڕاستی نەوەتەکانە چەند جارێک خوێندومەتەوە بە ئەمانە دووەرەمەوە ینی حەزم کردەوە کتێبم لا بێ و هەبێ لە هەم لە ڕووی قوڵی بابەتەکە هەم لە ڕووی باسی ئەو شتانەکە کە ئینسان پێی ئاشنا نییە ینی بە جیهانی غەیبەوە ئینسان حەزەکە دەربارەی شتێک بزانێ و دەربارەی کۆمەڵە پرسی ئاڵۆزی فەلسەفیە یەکێکە لەو کتێبانە کە زۆر کاریگەر بۆم پێی دواتریش ئەو کتێبەی کە ئەو کتێبانی کە زۆر کاریگەریان هەبووە مەسەن لە ڕۆمانە بیرمە کە کتێبی شاری مۆسیقارە سپیەکان کە بە قەبارێکی زۆر گەورە ئەو کاتە دەربارەی زۆر شت لە بیابانەکانی باشووری عێراق و گێڕانەوەی مەئساتەکانی ئەنفال و نەکبەتیەکانی کوردستان بە زمانێکی هین کە ئەو کاتە لە کاتی خۆیە یەکێکە لەو کتێبانەی کە سەربارەی ئەوەی قەبارێکی زۆر گەورەیە نازان 500 چەند لاپەڕەیە زۆر پێم ناخۆش بوو کە تەواو بوو ینی حەزمە کرد تەواو نەبێت لە کاتێکە ئێستا تو سەی کە ناتوانانی ڕەنگە نەتوانی نیم ساعت بخوێنیتەوە یا بێزارەبی یا موبایل نایڵە یا تەلەڤیزۆن نایڵە یا ئینتەرنێت بەڵام ئەو کاتە ئەو شتانە نەبوون زۆر پێم ناخۆش بوو کە ئەو کتێبە خوێنمەوە تەواو بوو ئەڵبەت دەست پێکردنی فترەی لە فترەکان کە ئێمە ئەمانویست مەسەن فێری ستایلێکی نووسین بووین
لە زۆر شوێنەوە ڕێنماییکەن کە ڕۆمان بخوێنینەوە کە چیرۆک بخوێنینەوە بۆ ئەوەی کە نەفەست درێژ بێ بۆ ئەوەی کە وشەی نوێ فێربی و فترێکی زۆرانی ئێمە سەرقاڵی ئەو ڕۆمانانە بووین لە ڕۆمانەکانە هەمیشە دڵپڕبوون هەیە و هەمیشە مەراق هەیە و هەمیشە تۆ لەگەڵ کارکتەرەکانە ئەژیت تراژیدیای تایە و پێی کاریگەرەبی حتممەیان ئەو کتێبەی عەلی بەیومی ینی نەک وەکو خۆی بەڵێم هەمان کتێب بەڵام حەزم کردووە کە من کارێکی مێژوویم هەبێ مەسەرەن لەسەر هەمان ستایڵی عەلی بەیومی کە نووسەرێکی میسڕێ و لە ساڵی 50کان ئەو کتێبەی نووسیوە 52 شتێکی ئاواییە حەزم کردو مەسەرەن هەموو کتێبێکی جوان و سەرنجڕاکێش کە ئەبینی و ئەیخوێنیتەوە حەزەکەی تۆش ینی تامەزرۆی ئەوەی شتێکی وا بکەیت بۆ نمونە بێکێ لەو کتێبانی کە زۆر هەچەند هیلاکەرە لە خوێندنەوە گەشتی ژیانی مامۆستا مەسعود محەممەد مەسەلەن کە تۆ هەموو جارێکە ئەیخوێنیتەوە بۆ زمانە سفتە ئاڵۆزە بەڵام سەیرەکەی حەزەکەی بتوانین نووسینێک بەو شێوە هەرچەند باسی بەسەرهاتی ژیانی ڕۆژانەی خۆی ئەکا بەڵام بەو شێوە گێڕانەوە قوڵە کە ئینسان لەگەڵ ڕووداوەکانە ئەژی و ئێسەش مەسەلەن ڕەنگە نزیک لە زیاتر لە 15 ساڵە منەو کتێبم خوێنێتەوە زۆر دەربڕین و زۆر زاراوە ئێسش دەمێشما ماوەتەوە بەتایبەت وێناکردنەکانی بۆ چنارۆک گێڕانەوەی ژیانی باوکی باسی ئەو کاتێک کە چووە بۆ بەغا زۆر لەو شتانە ئێسش لە زاکیرەمانە ماوەتەوە بۆ کارەکەی ئەوەیە کە کاریگەری شێوازی نووسین و گێڕانەوەکەی مامۆستا مەسعود محەممەدەکە لە زمانەوانیە کەسێکە ڕەنگە بڵێم لە ناوکورد زۆر دەگمەن و زۆر بێوێنە بێیان زۆر کتێب هەیە تۆ کە بە ناونیشانەکەی ئەڕۆیت ینی ماوەیەک بەردەوامە بی و ناتوانانی لەگەڵیا بڕۆی ئێستا بە دیاریکراوی کتێبێکم بینیە بەڵێ بەڵام بەردەوام کە تۆ کتێبە خوێنیتەوە چەند لاپەڕێکی لێ خوێنیتەوە بە تایبەت بۆیە بۆ نووسەرەکان زۆر گرنگە ئەمین بن لە دانانی ناونیشانەوە ناونیشان خەڵەتێنەر نەبێ بەڵێ ئێستا زۆر ستایلی وا پیا بووە بەداخەوە کاری میدیایی و کاری فەیسبووکی کاریگەری لەسەر نووسری کتێبیش داناوە بە دوای ناونیشانی شۆک ئامێز ئەگەڕێنیان ناونیشانی سەرنجڕاکێش بەڵام کاتێکە ئەچیتە ناوەوە وین کتێبەکە بەو جۆرە نییە ئاوتانیە لەگەڵ ناونیشانەکە هەچەند لە پێوەرە زانستیەکانە زۆر مەرجە کتێب و ناونیشان دەقا و دەق بن ینی ئەو ناوەڕۆک لە چوارچەوەی ناونیشان دەرنەچێ بەڵام لە کتێبە ئەدەبیەکان لە ئینەکان زۆر زیادە ڕۆیی ئەکرێت لەو ئینانەتەوە ناونیشانێکە بینی و زۆر تامەزرۆیەبی کاتێک چیتە ناو کتێبەکەەوە بینی وانە بە هیوای ئەوەی کە هەر ئەوانی کە نووسن کە کتێبە نووسن ئەو شێوازە بەکار نێنن بەڵام بەڵە کتێب زۆر هەیە کە تۆ ماوەیەک لەگەڵیا بەردەوامە بیت و پەشیمانە بیتەوە لەوەی کە گەڕایی والله ڕەنگەوە هۆکاری زۆر بەیەکێ لەوانە خۆی هەر بێ هیواییەکی گشتی هەیە لە هەموو شتێک ئەمە باڵی بەسەر زۆر کاری تری ژیانە کێشاوە لە خوێندن لە خوێندنەوە لە هەوڵدان لە ئیشکردن لە نیشتیمان پەروەری لە خۆشویستنی وڵات لە زۆر شتا خەڵک جۆرێک لە سارد بوونەوەیە دوو بەداخەوە ئەمە زیاتر لە ئەم بەشەی کوردستانە هەیە ئێستش ئەگەر ئەو کەسانی کۆنتاکتیان هەیە لەگەڵ ڕۆژهەڵات یا لەگەڵ باکوور حتا کۆمەڵە خەڵکیش ئێستا لە ڕۆژئاوا لە فەیسبوک دەرکەوتون ئێمە بەهۆی ئاوارەی و بەهۆی میدیا و ئایان ناسین گرنگیدان بە خوێندنەوە بە کتێب بە توێژینەوە بە سەرچاوە لەوێ زۆر زیاتر لە کوردستانی عێراق یا لە کوردستانی باشوور کەمە زۆر جێی داخە تۆ ئێستا شەڕەنگە ئێوە خۆتان بە ڕۆژهەڵات تا بچن سەی پیشانگەکانی کتێب کە سەی ئامادەی خەڵک لە کۆڕەکان یاخود توانایی داڕشتن و دەربڕینی خەڵکەکەی قوڵی بیرکردنەوەیان بوونی ئاسۆ لە بیرکردنەوەیان ئەو لە کوردستانی عێراقان نییە ئەمە بەشێکی بەو بێهیوایە گشتی ئەگەڕێتەوە بەشێکی تریشی لە دنیاە زاهیرەیەک پێیا بووە کە ئینتەرنێت و سۆشیال میدیا کاریگەریکی زۆر نێگەتیڤیان هەبووە لەسەر خوێندنەوە لەسەر قوڵبوونەوە بەڕاستی ئەمە دەردێکە لەسەر ئاستی جیهان و جۆرێک لە خڵافاندن و جۆرێک لە ئەتوانی بە جۆرێک لە جۆرەکان بە زەلکاوێک ناویبی کە ئینسان چووە ناو ئەو ناتوانێت لی بێتە دەرەوە هەر سروشتی دیزاینکردن و تەسویقکردنی تۆڕە کۆمەڵاتیەکان بە جۆرێکە کە کەسێک کە گرتی بەدەستێەوە هەموو دقیق نۆتیفیکیشنێکی بۆ تێ بیری ئەخاتەوە پار ئەمەد کردو ئەم وێنەیە دانا فڵان کەس تاجی کردی فڵان کەس مێنشنی کردی ئەوە ستۆرێکی دانا تۆ نەیتە دەرەوە بە ئامان جێوەی کە تۆ بیبێنێ چیرێک و هەموو جوڵێکی تۆ لە ناو سۆشیال میدیا خزمەت بۆ کۆمپانیان نەئەکاوە ئەوان وەکو بزنس بەکارێن بەڵام
ئەو شتێکە لە سۆشیال میدیا بە ئینسان ئەدرێ ئەگەر ڕۆژانە 20 ساعتیش بخوێنیتەوە ناکاتە ساعتێکی کتێب لەبەرەوەی یەکەم کۆمەڵە خەڵک ئەنووسن کە خاوەنی میتۆدێک نین لە نووسینە خاوەنی باگراوند نین خاوەنی زانیاری نین هەموو کەس دەتوانێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بنووسێ بە خوێنەوار و بە نەخوێنەوار خاڵێکی تری کە زۆر نێگەتیڤە کاریگەریکی زۆر خراپی لەسەر زمان هەیە ینی ئەو زمانێکە لە فەیسبووکە ئەو کەسانە مؤهل نین بۆی بنووسن هەموو کەس ڕێی پێتراوە بنووسێ جاران ئەو کەسانی کە نووسەر بوون ڕێزمانی کوردیان باش بوو یا هەوڵانەدا باشیکەن یا باگراوەندیان نەبووە کەسێکە ئەبوو بە نووسەر بە کۆمەڵە فلتەرە ینی حتا ئێمە لە بیدایەتاکە وتارێک تێنات بۆ ڕۆژنامەیەک دوای مانگی دوای 2 مانگ وایە نالیتەوە تا بڵاوە بۆ هەڵەچنیەکرا پێداچوێنەوەی پیاکرا ئەو جا ئەکەوتە مادەیەک کەوتە بەرچاوی خەڵک بە فلتەری ترا تێپەڕی بەڵام ئێستا هەموو کەس شت فڕێداتە سۆشیال میدیاوە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تێکدان و شێواندنی زمانی کوردی زمانی داڕشتن و هەروەها زانیاری فەیک و بێبنەما و پشڕاست نەکراوە بۆیە عمومەن چەندێک سوودی هەیە لە بێگانی خەڵک و لە خێراکردنی ڕەوتی ژیان دوو هێندە لانی نێگەتیڤ و خراپی هەیە لەسەر معریفە و لەسەر کتێب بۆیە باشترین شتەوەی کە خەڵک بڕێنەوە بۆ کتێبەکان ینی ئەگەر بتەوێ زانیاریەک لە کتێبێک کە چەند ساڵ لەمە پێش خوێندووی تۆ ڕۆژانە چەند ساعت سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی بەڵام ڕەنگە هیچت بیر نەبێ بۆ ڕۆژی دواتر بەڵام کتێبێک کە چەند ساڵ لەمە پێش خوێندوویتەوە یا پێی ئاشنا بوو یا زانیاریەک لەوێ وەرت گرتووە بێگومان لە زاکیرە تامێنێتەوە جگە لەوەش باگراوندی معریفی زیاتەکە زمانت باشەکە شێوازی داڕشتنت فێرەکە شێوازی گێڕانەوەت فێرەکە بە نووسەرەکانی ئاشناتەکە بە پێ بەداخەوە ئەمە لە ئینتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانان نییە بۆیە ئینسان هەوڵ بە هەر ڕۆژێک مەسەن ئەوەنەی کە پێی ئەکرێت کاتێکدا بنێ بۆ خوێندنەوەی کتێب چونکە کتێب شتێکی زۆر جیاوازترە لەوەی کە هەڵە ڕژێنرێتە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان.